حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراویش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵدا بوون تا ئەو کێشانەی لە نێوان هەرێم و بەغدا هەیە کە بە سیاسیش کراون ئەو کێشانە و بە دیاریکراویش موچە خۆرانی هەرێمی کوردستان کە تاکو ئێستاش ئەبێ بڵین بەداخەوە عێراق زوڵم و ستەم لە خەڵکی کوردستان دەکات. بەڵام دوای سەردانی شاندی حکوومەتی هەرێم بۆ بەغدا ئێستا ئومێدێک هەیە کەشێکی ئەرێنی دروست بووە کە ئیتر بەغدا موچە و شایستە دارایەکانی هەرێم بنێرێ. لەسەرم بابەتی ئێمە قسەی زیاتر لەگەڵ میوانەکەمان دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک ڕێباز زۆر بەخێر بن، سوپاسانەکەین کە جارێکی دیکەش لەگەڵمانن لە ژووری هەواڵ. بەجددی لە بەو پرسیارەوە دەست پێ بکەین، ینی بەڕای ئێوە هەم سەردانەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و سەردانی شاندەکانی هەرێم بە بەردەوامی و بۆ بەغدا و دوایین سەردانی ئەم شاندەش تا چەند کەشێکی ئەرێنی وای دروست کردووە کە عێراق ئیتر بێتە پێشەوە بتوانرێ ئەو کێشانەی کە هەیە بە تایبەتی کێشەی دارایی چارەسەر بکرێت. زۆر سپاس. لە ڕاستیە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها جارێک نەچۆتە بەغدا، چەندین جار لە ماوەی ئەم چەند ساڵی کابینی نوێم سەردانی بەغدای کردەوە. لە دوا سەردانیشدا سەردانی سەرۆکی حکوومەتی فیدراالی کرد و سەردانی سەرۆکی زۆربەی کوت لە سیاسیەکانی کرد کە لە ئیتاری تەنسیقی خاوەن بڕیارن و چەندین جار سەردانی سەرۆکی ئەنجومەنی قەزای عێراقی کردو، سەرۆکی پەرلەمانی کردووە بە نیەتی ئەوەی کە ئامادەی حکوومەتی هەرێمی کوردستانی دەربڕیوە بۆ هەموو ڕێکەوتنێک لە چوارچێوەی دەستور، لە چوارچێوەی ئەو یاسایانی کە لە بودجەی کە لە عێراق پەسەند کراوە کە ئیستحقاقاتی هەرێمی کوردستان چییە بدرێتەوە، هەرێمی کوردستانیش چ واجباتێکی لەسرە جێبەجێکەین. بە تاکید ئەمانە وای کرد کە حکوومەتی عێراق و لایەنە شیعەکانیش کە باڵادەستن لە بەغدا بێنە ژێرباریەوەی کە دانوستاندەکان لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام بێ. ئەوەی ئێستا هەیە ئەوەیە کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو چەندین جار زەختی گەورەی کردووە لەگەڵ حکوومەتی عێراق و بە تایبەتیش لەگەڵ جەنابی سەرۆک وەزیرانی عێراقی فیدرال پێی گوتون کە لە ساڵی 2024 ئێمە هەمان سەبری ساڵی 2023مان نابێنێ بەوەی کە هەر بەردەوام وەفد بڕوا وەفد بێت و ئێمەش هەر لە هەمان چوارچێوە بسوڕێنەوە. ئێمە لە 2024 داوای مافەکانی خۆمان کردووە لە ساڵانی ڕابردوو، بەڵام ئەوەی ئێستا تەرکیزمان کردووە سەرەوەیە کە لە چوارچێوەی ئەوەی دەستور و لە ئەو بودجە پەسەندکراوەی کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە بۆ ساڵی 2024 ئێمە پێداگیریمان کردووە و حکوومەتی عێراقیش و بەڕێز محەممەد شیع سوودانیش تەفاهمی هەیە لەسەر ئەوەی کە تعدیلێک لە یاساکە بکرێت کە هەم ئەویشی حراج نەوێ لە بەردەم ئەنجومەنی وەزیران و کوت لە شیعەکانە، هەم بۆ ڕای گشتی عێراقیش کە تعدیلێک لە یاساکە بکرێ بودجەی هەرێمی کوردستان ئەو بابەتی کە ڕەبتی بە موچەوە هەیە لە ئینفاقی فعلی جا بکرێتەوە بخرێتە ناو بودجەی حاکیمەوە. لێرە ئەگەر ئەمەوەکو خۆی تعدیل بکرێ و جێبەجێ بکرێ هەرێمی کوردستان 10 تریلیۆن و 400 ملیاری هەیە ساڵانە، بەمەش مانگانە نزیکەی 835 ملیارێک بۆ هەرێمی کوردستانیت لە هەموو مانگێک. ئەوەی ئێستا هەیە ئەو ئیشانەی کە ئێستا جەنابی سەرۆکی حکوومەت و ئەو وەفدە کە بەردەوامە چێتە بەغدا تەکیدمان لێ کردوێتەوە لەسەر ئەوەیە کە بۆ مانگی یەک ئەگەر حکوومەتی عێراق فریا بکەوێ ئەم بودجەیە تعدیل کات بڕیار وایە کە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق بەڵێنەوەی داوە بەپێی توانە کە لەگەڵ ئەم وەفدا کە دانیشتن کراوە کە ئەم سێشەمەی داهاتوو بخرێتە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو پرۆژەی کە حازرەکرێت لە وەفدی هەردوو لە وەفدی هەرێم و وەفدی بەغدا بیباتە ئەنجومەنی وەزیران لەوێ دەنگدانی لەسەر بکرێ و ڕەوانەی پەرلەمان بکرێت. ئەگەر ئەمە ئامادە نەکرێت بەم زوانە داوامان کردووە کە سلفەیەک لەسەر میزانەی ساڵی 2024 ئەو بەشەی کە ڕەبتی بە هەرێمی کوردستان کە تایبەتە بە موچە لەگەڵ دەستکردن بە دابەشکردنی موچەی مانگی یەکی پارێزگاکانی تری عێراق هەرێمی کوردستانی موچەی خۆی وەرگێ لە کاتی خۆیان وەکو سلفەیەک بیرێ ئەگەر ئەم تعدیلە زووتر نەکرا. باش کاک ڕێبازەوە من ویستم ئەو پرسیارە بکەم بەڕاستی ئێستا حکوومەتی عێراقی جارە پێش هەموو شتێک 3 مانگ پارەی خەڵکی کوردستانی لەلا ماوە، بەڵام پرسیارەکە ئەوەی ئەگەرچی تۆ بەشێکیشتان جواب دایەوە، ینی
هیچ ئومێدێک هەیە بڕین مانگی یەک ئەگەر جا بە شێوەی سلفەکە بێ چونکە خۆ دەزانی ینی پرۆژه یاساکە دەبێت بچێتە پەرلەمان و پەرلەمان خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ بکاو دوای دەنگی لەسەر کاتەخایەنێ یعنی هیچ ئومێدێک هەیە ئێستا با بەڕاشکاوانە قسە بکەین بەڵێ بەتاکید بێت بۆ هەرێمی کوردستان بەتاکید ئێستا کۆدەنگیەک لای لایەنە شیعەکانیش پیا بووەوە بەڕاستی جەنابی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیع سوودانی متەفاهیمە و ئەوێت نیەتیەوەی هەیە کە هاوکار بێت لەگەڵ هەرێمی کوردستان و چ لەو سەردانی دوایی کە بۆ هەرێمی کوردستان کردی و لەو پەیوەندیانەی کە ڕۆژانە لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەیەی بەردەوام باسیێواکە کە ئەویش زەختی لایەنی لەسرە زەختی هەندێک وڵاتانی لەسرە بۆیە ناچارە بێ ئێمەش تەفاهمی لەگەڵ کەین بۆیە بتوانین کە ئەو بار قورسەی لەسەر شانی ئەویشە سووکیکەین بۆیە بە پێی یاسا ئێمامانەیە ئێمە مافی خۆمان داوا نەکردووە نە لە دەرەوەی دەستور نە لە دەرەوەی بودجە لەم بودجێ شام تعدیلە بکە بکرێ بۆیە بە تاکید ئەمەلێکی گەورە هەیە کە ئینشاءڵڵا لەگەڵ موچەی مانگی یەک بۆ پارێزگاکانی عێراق بۆی هەرێمی کوردستانیش دابین کرێن جا یاساکە تعدیلە کرێەوە بابەتێکە باس کرد باسی سێمانگی کرد منەمەوێت لەڕێی جەنابتانەوە بۆ هەموو خەڵکی کوردستانی ڕوون کەمەوانەیە کە تکایە کەس بەلاڕێتانە نەبا هەرێمی کوردستانی عێراق هەموو اعتیمادی خۆی بۆ دابشکردنی موچە لە 1995 لەسەر داهاتی نەوت لە مانگی شەشەوە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە ئێمە کە داهاتی نەوتمان لەبەر دەست نەبێت ناتوانین موچە دابشکین لە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی و هەندێک وێبسایت و هەندێک ئەو لایەنانی کەیانەوێت خەڵک بەلا ڕێدا بڕن لەم ماوەی باسیێوان کردو کە هەرێمی کوردستان بە داهاتی ناوی خۆی توانی موچەیەک بات تکاکەم ئەوە هەڵەیەکی گەورەیە چونکە جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان وە هیچ ڕێیز و زەرایەکیش ناچێت خۆی بخاتە ژێر باری ئەوەی میلەتەکەی خۆی لە خۆی ناڕازی کات و پارەی لەبەر دەست بێ موچە دابەش نەکات ئەمە ئەسڵ ئەساسینەوە بە تایبەتیش جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاک مەسرور کە وەکو خۆی پیاوێکی زۆر نیشتیمانی و قومیە و بەڕاستیش نیەتێکی گەورەی هەیە کە ئەوە خزمەتی هەموو هاوڵاتانی هەرێمی کوردستان کا بەبێ جیاوازی و هەموو توانای خۆی خسۆتە گەڕ بۆ ئەوەی کە موچەی موچە خۆران و هەموو پێداویستەکانی خەڵکی کوردستان دیاریکە تەواو من لەسا بە فرسەت ێزانم جوابی شتێکی کەش بەمەوە ئەوە یعنی خوای گەورە بە عەزەمەتی خۆی ئەڵێ علانیاتیکم تورزەقون یعنی خوا ئاگای لە دڵی هەموو کەسە نیەتی مەسرور بەرزانی خزمەتکردنی خەڵکە هەج بڕیارێک ئەیداد لە هەج بوارێکە بیدا بۆ خزمەتی خەڵکێکە و هەج پلانێکی هەبێت بۆ پلانەکەی بۆ ئەوەیە کە ژێرخانێکی ئابووری پتە و بۆ هەرێمی کوردستان دروستکە بەڵام کاک مەسرور وەکو حکوومەتی کابینینەوە و هەموو ئەو ستافی لە کابینینەوە کەوتونەتە بەردەم ململانێکی گەورەی ئیقلیمی ململانێکی گەورە لەلایەن عێراقەوە ململانێکی گەورە لەلایەن هەندێک لایانی ناوخۆ و بەڕاستی یعنی ئێمە ڕۆژانە وتانێت درۆن بۆمانە نێرن ڕۆژانە منطقەکە لە بەردەم مەترسیی گەورایە تەحەدیاتێکی گەورە هەیە ئەم کەسایەتیە نیەتێکی گەورەی هەیە خزمەتی وڵاتەکەی بکە بۆ ئێستا و بەداهاتوو بەڵام تەراکمی ساڵانی پێشووتر تەراکمی مەشاکیلەکان هەمووی هاتۆتەوە سەر شانی ئەو ئێستا پێویستە لایەنەکان یەکگرتوو بن لایەنەکان ململانی سیاسەکانیان بە نەوعێکی کە بکەن بەڵام لەسەر موچە و قوتی خەڵک پێویستە پشتیوانی جەنابی سەرۆکوەزیران و حکوومەتەکە بکرێ بۆی کە ژیانی خەڵک دابین بکرێ ئەمە بابەتێکە بابەتێکی کە بۆی کە بەرچاوڕوونی زیاتر بۆ جەنابتون بینەران بم ئەم وەفدەی ئێمە کە چۆتە بەغداد ئەم وەفدەی ئێمە کە چۆتە بەغداد طبعا جگە لە وەزیری دارایی وەزیری نەوتی سامانە سروشتەکان هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران و وەفدێکی هاو بەش کە چوو بوونە ئەوەی کە گرنگ بوو کۆمەڵێک کۆمپانیای نەوتی کە لە هەرێمی کوردستان کارەکەن لەگەڵ خۆیانە بردوویانە بەغا لەوێ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق وەگەل لە نوێنەرایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق و لە نوێنەرایەتی سۆمۆ هەموو لەوێ لە کۆبوونەوە بەشدار بوون پرزنتیشنێکی گەورە لەسەر داتای گەورە بۆ هەموو عەقدەکانی نەوتی هەرێمی کوردستان بۆیان ڕوون کراوەتەوە و عێراقیش لە ڕێی وەزارەتی نەوتی عێراق و لە ڕێی کۆمپانیای سۆمۆوە هەموو پرسیارەکانی خۆیان لەو شەریکاتانە کردووە چەندتان پارە لای هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان چەندی پارە داوە بە ئێوە عەقدەکانتان چۆنە چۆن کراوە هەموو وردەکاریەک هەمویان خراوەتە بەردەستیان هیچ شتێکی شاراوە نییە لە حکوومەتی عێراقی و لەوە سۆمۆ و لە وەزارەتی نەوتی عێراق ئێستا مابێتەوە تا قسەی لەسەرکردن بۆیە خۆشبەختانە کۆبوونەوەی ئەمڕۆی
وەفدی هەرێمی کوردستان کە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و وەفدی ئەوەی کە لەگەڵیان بووە لەوێ دانیشتنە کراوە لەگەڵ بەڕێز وەزیری تەختیتی عێراق کە نایبی ڕئیس وزەرایە بۆ شؤونی تاقا و وەزیری دارایی عێراق و وەزیری نەوتی عێراقیش لەوێ بۆ لەگەڵ لایەنی تەکنیکیەکانی هەردوو لەسەر مەسەلەی کولفەی شەریکات تەفاهمێکی باشە ئێستا لە بینی هەردوولایە تێگەیشتون کە ئەوان لە ڕابردوو ئەو پارەی کە بۆ کولفەی شەریکات دانرابوو تێگەیشتن کە مەناخی هەرێمی کوردستان مەناخێکی شاخاویە فەرقیە لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراقا بەڵام ماوەتۆ لەسەر مەسەلەی نەقڵ هێشتا تەفاهم دروست نەبووە بۆیە بەعام جەیەک دروست بۆ لە بەغا هەم لەسەر مەلەفی نەفت هەم لەسەر مەلەفی بودجە و موچە بەرەو ئەوە ڕۆین کە بگەینە حەلێکی کۆتایی لەوە نەجاتمان بێ کە موچە هات و موچە نەهات و ئەوەی کە گرنگە جارێکی کە تەکی دەکەمەوە موچەی خەڵکی کوردستان ئەبێت لە بەغدا دابین کرێ لەبەر ئەوان لە مانگی شەشەوە نەوتی هەرێمی کوردستانیان ڕاگرتووە نقطە باش کاک ڕێباز وەکو لە هەواڵەکەشدا بوو وەکو لە راپۆرتەکەشدا هاتبوو یعنی ڕێکەوتینە کراوە چی داهاتی نەوتی و نانەوتیە هەمووی تەسلیمی بەغدا بکرێ و بەغدا لە 150 بگەڕێنێتەوە بەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە چۆنە ینی بە چ شێوازێکە تۆزێن ناڕوونیتیایە ئێمە تەمان دوو بابەت هەیە لەسەر نەوت ئێمە پێداگریەکەین کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بەپێی ئەو ڕێکەوتنەی لە بینی ئێمە و کۆمپانیای سۆمۆ هەیە با کۆمپانیای سۆمۆ سەرپەرشتی فرۆشتنەکەی بکە ئێمە ئیتفاقمان لەسەر ئەوبابەتەکە ئێساش سووری لەسەر ئیتفاقی خۆمان و حکومەتی تورکیاش بەڕسمی ئیعلانی کردووە کە ئامادەی هەیە ئێستا نەوتی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکە بکاتەوە ئەوەی کە ئێستا معرقلە حکومەتی عێراق و سۆمۆ وەزارەتی نەوتی عێراق کە ئەبێدەم بابەتە حەلکەن عرقەلەکەی ئەوانش لەسەر دوو بابەتەوە کوتم کولفەی شەریکاتی ئینتاجی نەوت لەگەڵ نەقڵەکەشی تقریبا لەسەر ئەوە وتما گەیشتونەتە نەتیجە ماوەتۆ نەقڵ ئەگەر ئەمە دەست پێ بکاتەوە بۆ عێراق دوو قازانجی هەیە قازانجیکان حکومەتی عێراق ئەو عقدەی هەیەی لە بینی سۆمۆ و کۆمپانیای بۆتاشی تورکی کە ئەبێدەم بۆریە نەوتی پیا بڕوە ئەگەر پیای نەڕوە حکومەتی تورکی ئەتوانێت داوا لەسەر حکومەتی عێراقی قەیدکە لەبەر ئیلتیزامی نەکردو کە ئەم بۆریە نەوتی پیا بڕوە ئەمە یەک بابەتی دووەم ئەگەر نەوت بڕوە بە تەکید داهاتێکی گەورە بووە عێراق و هەرێمی کوردستانیت ئەو کاتە بەڕێز محەممەد شیع سوودانی و حکومەتی عێراقیش تووشی ئەو کولفە گەورەیە نابن لەو پارەی کە بە موچەی خەڵکی کوردستانی دابینەکەن لە داهاتی نەوتەکەی خۆمان ئەیبەنەوانێ یعنی ئەمە بابەتێکە تحصیل حاصلە پێویستە بیکەن ئەگەر ئەمە نەکرا تاوایان کردبوو کە 400,000 بەرمیلی ڕۆژانەی اتفاقمان لەسەر کردووە بیرێت بە مەسفاکانی عێراق کە ئەوان خۆیان تەسفیکەن ئەمە بابەتێک بۆ بابەتی کێژەوەیە کە ئەگەر ئەوان ئیلتیزامیان کرد بەوەی کە موچەکە بەپێی بودجە بۆ هەرێمی کوردستان دابینکەن کە 10 تریلیۆن و 400 ملیارە داوایان کردبوو کە لە 150 داهاتی ناوخۆیان بینێ و لەگەڵ 400,000 بەرمیلی ڕۆژانە ڕادەسیان کرد ئێمە لەسەرمانە هەموو اتفاقمان کردووە ڕازیشین بەپێی ئێمە جارێکە تەکی دەکەمەوە لە چوارچێوەی دەستور و لە چوارچێوەی ئەو میزانەی کە ئێستحقاقی هەرێمی کوردستانی تیا ئێمە ئامادەین بۆ هەموو ئیلتیزامێکەوە کردوشمانە باش ڕقابەی مالی ژەسا جەناب باسە کرد ڕقابەی مالی عێراق و ڕقابەی مالی هەرێمی کوردستان شاهدن لەسەرەوەی کە ئێمە ئیلتیزاممان کردووە زۆر باشە کاک ڕێباز کاتم زۆر کەم ماوەگەر بە کوردیش وەڵام دەیتەوە دیسان دەگەڕێمەوە سەر موچە ئەم موچێ باجارێ ئەوی سێمانگەکە بخینە ئەو لاوە کە لای عێراقە تا چەند ئومێد هەیە ینی ئەمە بۆ خەڵک زۆر گرنگە ئەم مانگە تا چەند ئەو ئومێدا هەیە کە مانگی یەک موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی دابگاوە ئەمڕۆ دەی مانگە کاک حاکم من ئەوەی کە لەسەر شانمە بە وردەکاری بۆ جەنابت و بینەرانی بەڕێزی ڕوونکەمەوە موچەخۆرانی ڕوونکەمەوەیە کە وەفدی هەرێمی کوردستان کە لە بەغدا بووە و ئەمڕۆژ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش باس کرا ئەوەیە کە بەڕێز محەممەد شیع سوودانی نیەتێکی باشی هەیەوە پیشان داوە کە ئێوە ئەم بابەتە حەلکە ئەوەی ماوەتەوانێ لایەنی تەکنیکی وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی نەوتەوە لەگەڵ کۆمپانیای سۆمۆ کە ئەیانێ بە یەک پاکێجەم بابەتە حەلکەن هەم مەسەلەی نەوت حەلبێ هەم مەسەلەی بودجە مەسەلەی میزانێ ئەوەیە کە وعدیان داوە کە ئەم هەفتەیە ڕۆی هەفتەی داهاتوو پرۆژە یاساکەی بە تعدیل کراوی بخرێتە دەنگدان لە ئەنجومەنی وەزیران و بنێرێ بۆ پەرلەمان بۆ ئەگەر بە ئەو عەمەلەیە زوو تێپەڕێ ئەو کاتە یەکسەر لەگەڵ دابشکردنی موچە ئەوەی ئێمەش داوێت ئەگەر نەبوو ئێمە داوامان کردو لەسەر میزانی 2024 بۆ مانگی یەک سلفەیەکمان بدەنێت تا مەعاش دابش بکەین
يعني ئەمەلێکی زۆر هەیە کە ئەمە جێبەجێ بێ ماوەتەوە مەوزوعی نەوتەکە ئەمڕۆ تەفاهمێکی باشە بوو زۆر باشە زۆر بەڕێز ڕێباز حەمدان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەو باش.